بەپێی ڕاپرسەکان زۆرێک لە کوردەکانی تورکیا بریارە ڕۆژی یەکشەممە سیویەکی ئەم مانگە لە ئیستانبول دڵسۆزی پارتایەتی وێلاوە بنێن و پشتگیری لە ڕکابەرەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان بکەن. ئەمەی سەرۆکۆماری تورکیا بێئومید دەکات بۆ بەدەستهێنانەوەی ئەو شارەی کە ڕۆژێک بەڕێوەی دەبرد. پارتی جەهەپە لەلایەک و پارتەکانی ئەکەپە و مەهەپەش لەلایەکی دیکەوە. ئەوان دەڵێن هەرچیەک بەرامبەر بەگەلی کورد بکەین بە هەموو شتێک ڕازین و بەردەوام پشتیوانیمان دەکەن. بەڵام لەمە بەدواوە دەڵێن نەخێر، تەنها بۆ خۆمان بڕیار دەدەین. دەنگدەرانی دەمپارتی کە پارتێکی لایەنگیری کوردەکانە لە هەڵبژاردنەکانی شارەوانی ساڵی 2019 بۆ سەرکەوتنی سەرۆکی شارەوانی ئەکرەم ئیمامۆغڵۆ ڕۆڵێکی سەرەکیان هەبوو. لە ئیستانبول ڕاپەرسیەکان وا پێشان دەدات ئیمامۆغڵۆ لە پارتی کۆماری گەل جەهەپە و ڕکابەرەکەی ئەکەپە زۆر لە یەکەوە نزیکن و کاندیدی پارتی دەم لە دوایانەوە دیێت. ئەمەش وای کردووە لایەنگیرانی پارتی کوردی لە دووڕیان یەکدابن ئاخۆ بەدڵ یان بە مێشک دەنگ بدەن. ئەو بەڕێوەبەرانەی کە حکوومەت بۆ هەرێمەکە بۆ کوردستان دیاری دەکات ڕێگری لە هەناسەدانی تورکیا دەکات و زیان بە ئازادی ڕادەربڕینی تورکیاش دەکەێنێ. ئێمە چاوەڕێ ناکەین شتێکی لەم جۆرە دووبارە ڕوو بداتەوە. ئێمە باوەڕمان بە خۆمان هەیە، باوەڕمان بە گەلەکەمان و بەو دەنگانە هەیە کە لە هەڵبژاردنەکاندا وەری دەگرین و لە سندوقەکانی دەنگدانەوە دێنە دەرەوە. حکوومەتەکەی ئەردۆغان لە دوای داڕمانی پرۆسەی ئاشتی لە ساڵی 2015 بۆ کۆتاییهێنان بە یاخیبوونیەکی دەیان ساڵەی پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە دەستی داوەتە سەر کۆتکردنی پارتە کوردیەکان لە وڵاتەدا. دەم کە سیمین گەورەترین پارتی پەرلەمانە و نزیکەی 10% کورسیەکانی هەیە، جێنشینی هەدەپەیە کە لە بەردەم ئەگەری داخستنیدایە لە دادگاییکردنیەکدا گوایە بەهۆی پەیوەندیەکانی لەگەڵ چەکدارەکاندا کە دەم پارتی نکۆڵی لێ دەکات. ئێمە فرەتر لە 10 ساڵە دژی بەڕێوەبەرایەتیەکان دەجەنگین و لە هەموو هەڵبژاردنێکدا کورد بە جۆش و خرۆش و ئیرادە و کەرامەتی خۆیەوە دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بۆ پارتە دەدات کە پشتیوانی دەکات. بە بڕوای من بەڕێوەبەرایەتیەکان بە هیچ شێوەیەک پێیان نەکراوە خواست و ویستی گەلی کورد لە ناوبەرن و پێم وانییە هەرگیز بتوانن. دوای هەڵبژاردنەکانی پێشوو هەزاران ئەندام و لایەنگیرانی دەمپارتی و سەرۆک شارەوانیەکانی سەر بە و پارتە دەزیکران و لە پێشەکانیان دوورخرانەوە. ئەمەی شوارە دەنگدەران کردووە لە بەرامبەر ئاکاپە لە سەرانسەری وڵاتەکەدا ڕابوەستن و هاوکات پارێزگاری لە هەژمۆنی دەمپارتی لە باشووری ڕۆژهەڵاتی زۆرینەی کورد و لە دیاربەکر گەورەترین شارەکەی بکەن. مێراڵ دانش بێشتاش کاندیدی دەمپارتی بۆ سەرۆکایەتی شارەوانی ئەستەمبول بیرروکەی دەنگدانی تاکتیکی ڕەت کردەوە. لە دووخولی ڕابردووی هەڵبژاردنەکاندا ئێمە هەندێک بڕیارماندا بۆ ڕێگا خۆشکردن بۆ دیموکراتیزەکردن لەسەر بنەمای هەندێک هەنگاوی استراتیژی. بەڵام ئەوە ئەرکی ئێمە نییە کە بەردەوام پشتیوانی لایەنەکانی دیکە بکەین. ئەمەش پێچەوانەی سروشتی سیاسەتە. ئێمە ڕێبازی خۆمان پەیڕەوی دەکەن ڕێگایەکی سێ. هەڵویستی میراڵ بێشتاش لەلایەن دەنگدەرانی دەمەوە پێشگیری دەکرێت کە دەیانەوێت هێز و توانای خۆیان پێشان بدەن دوای ئەو سەرکوتکردنەی کە تێدا بەڕێوەبەرێتە دەستنیشانکراوەکانی دەوڵەت جێگەی سەرۆک شارەوانیە هەڵبژێردراوەکانی کوردیان لە باشووری ڕۆژهەڵات گرتەوە. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا کەسایەتی سیاسی سەرکیەکانی کورد داوای پرۆسەیەکی نوێی ئاشتیان کردووە بۆ چارەسەرکردنی داواکاریەکانیان بۆ مافی زیاتری کۆڵتوری و زمانی بۆ کورد کە نزیکەی 15 تا 20% دانیشتوانی 85 میلیۆنی تورکیا پێکدێنن. بێشتاش کاندیدی ئەستەمبول وتی لە ئێستادا هیچ نیشانەیەک نییە بۆ گەڕانەوە بۆ پرۆسەی ئاشتی، بەڵام گۆڕانکاری دیموکراسی پێوەستی بە چارەسەرکردنی پرسی کورد هەیە.